فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مسلمانانی زۆر بەڕێز، بۆ ئەوەی کەوا کەسێکی سەرکەوتووبی لە کاروباری ژیانی ڕۆژانەتدا، بۆ ئەوەی کەوا تاعەت و عیبادەتەکانت کە ئەنجامت داون بەویستی خوای پەروەردگار دوای قبوڵبوونیان لە بارگای ئەڵڵادا سوبحانەه وتەعالا خەرمانی چاکەکانت، خەرمانی نوێژ و تەراویح و شەو نوێژ و لەیلەت القەدرت، خەرمانی سەدەقات و زەکات و بەخشینەکانت، کۆی چاکەکانت کە ئەنجامت داون بیان پارێزی لە تێدا چوون. چونکە ئینسان بە ئەندازەی ئەوەی کە گرنگە عیبادەتی خوا بکە، کەسێکی چاکەکار بێ، بەرامبەر ئەوەندەش گرنگە هەوڵ بدا خەرمانەکەی نەسووتێ. کەسێک کەوا جوتیاری دەکا چەندە بەوە دڵی خۆشە کە خەرمانەکەی دێتە سەر کۆ و خەریک دەبێ کۆی کاتەوە بیباتە ماڵەوە، ئەبێ بە ئەندازەی ئەوە ژووریا بێت لە تیاچوون، لەوەی کەوا لێت بدزن، لەوەی بکەوا بسووتێ، لەوەی کە دەرمانی خراپی بەسەرا بڕژێت، چونکە دواتر فەساد دەبێت تێدا دەچێت. کۆتایی ڕەمەزانە، ئەوەی کەوا کردومانە لە تاعەت و عیبادەت بەویستی خوای پەروەردگار لە ماڵی خوادا بەیەکەوە بووین، کاتانێکی زۆر خۆشمان بەسەر برد. ئینشاءالله پەروەردگار بە ڕەحمی خۆی بە دڵنیاییەوە ئومێدمان وایە هەمووی قبوڵ فەرمووە. ئین الله لا یضیع ئەجر المحسنین. تۆ کاری چاک بکە، خوا بەزای نادا. خوای پەروەردگار ئەرحەم الراحیمینە، ئەکرەم الئەکرەمینە. ئەو نوقسانیانەمان بە گەورەی خۆی بۆ پڕ دەکاتەوە. تۆ هەنگاوێکی بچکۆلە باوە بەرەو خوا هەنگاوێکی گەورە بەرەو ڕوود دێ. تۆ بە هێواشی دەڕۆی، خوا بەرەو خێرایی بەرەو ڕوود دێ. تۆ دەست بەرز دەکەیەوە، خوا ئەو دەستانە ناومێد ناکە بە دڵنیاییەوە. بەڵام ئەمجا دەکەوێتە سەر خۆمان، ئەوەی کەوا کردو تا تیانەچێ وریایبی. و ئەو ژیانی ڕۆژانەش کە هەر یەکێک لە ئێمە بە ویستی خوای پەروەردگار بۆ بژێوی ژیانی خۆمان و ماڵ و منداڵمان بە ئەو کارێک کە خوای گەورە بۆی دیاری کردوین ڕۆژانە هەنگاو هەڵدەنین، بۆ ئەوەی لە ژیانیشا کەسێکی سەرکەوتووبی. ئەم چەند خاڵە عەرزی جەنابتان دەکەم، خۆم ئەنجا ئێوە لە زنجیرە باسی بزانە ئەمانە لە ناو دڵ تا جێگەیان بۆ بکەوە، لە ماڵەوە بە خاڵ بیان نووسە و پاشانیش بە کردار جێبەجێیان کە بە دڵنیاییەوە سوودیان لێ دەبینی ئینشاءالله. خاڵی یەکەم، ئیحذەری الکەسەل والفتوور. خۆپارێز بە لەوەی کەوا بڵێ ئەمڕۆ نابەیانی. ئەوە یەکێ لە دەردەکوشندەکانی شکستی مرۆڤ ئەوەیە، ئەو کارەی ئەمڕۆ داوات لێکراوە بۆ دین و بۆ دنیات تاقەتن نەبێ خۆتی لێ بدزیتەوە بەوەی وەڵا بەیانی دەیکەم. دڵنیا بە کەسێک کە ئەمڕۆ سپەی بە کارەکانی کرد، دوایی لێی دەبێ بە خوو، لێی دەبێ بە نەخۆشی. ئەمڕۆ نەتکرد بەیانیش نایکەی. خوای گەورە ئەم نوێژەی لەم وەختەیە لەسەر فەرز کردووی، هەر لە عیبادەتا خوای گەورە فێرمان دەکا کاری ئێستا مەخە بەیانی. ئیحذەری الکەسەل والفتوور ئین الصەلاة کانت علی المؤمنین کتابا موقوتا. لە کاتی خۆیدا، چونکە ئەگەر لە کاتی خۆیدا نەتکرد، هەر بەڕێزان دیقەتان داوە من جاری واوام لێ هاتوو ئێوەش دڵی نوێژی نیوەڕۆیە، وەرە تۆ جارە زۆوە 12 دقیقە ئێستا بانگی داوە، وەرە 12 دەیکەم، وەڵا کورە دەی 1 دەیکەم، وەڵڵاهی وریا نەبی عەسر بانگ دەدا نوێژەکە نەکردووە. زۆر جار نوێژەکە لە کاتی خۆیان فەوتە، هەر ئەم دەقەنا بۆ دەقەیە جاوە ئەگەر لێت بوو بە خوو. ئێستا خوشکی وامان هەیە لەگەڵ ڕێز و حورمەتمدا بۆیانەوانە ماندووی ماڵن، ماندووی دەرەوەشن، جاری وا هەیە، جاری وا ئافرەتان هەیە خوی پێوە گرتووە، یەک نوێژی لە کاتی خۆیدا ناکەن، نوێژی نیوەڕۆی عەسری دەکە، عەسری لەگەڵ مەغریبیان، مەغریب وەختی نووستن دەیکا، ئەتر هەموو کاتەکانی فێر بووە، تازە لێت بۆتە نەخۆشی. لە ژیانی ڕۆژانەشت داوای ئەمڕۆ ئەمیشە کە ئیشی ئەمڕۆیە دەبوو بیکەی، خۆت لێ دزیەوە بۆ بەیانی، وا لێ دێ یەک ئیشێکت نییە، مەوعید
ستای وایە چەند خۆشە بڵێ سعاد یەک چاوەڕێتم سعاد یەک و یەک دەقە لەوەیە هەموو گەلانی پێشکەوتوی ئەوروپا بە ئەوە پابەندن قەت مەوعیدیان کە کوتی یەک لەوەیە کاتی خۆی زێڕینە گەلانی ڕۆژهەڵاتی بە موسڵمانانی خۆشمانەوە لە کات و ئەوانەدا دایمە خۆت زیینەوەین برادێکم هەبوو بەڵێندەر بوو مقاول بوو زۆر لەگەڵ ئەوروپیەکان ئەوانەیشی کرد بوو وتی من لە سعات چەند دەبێتی کورە دەوری 1 و 2 ئەوانە بابە لە 1 بۆ 2 1 سعاتی بینە ئەو سعاتە من کۆمەڵە کاری زۆر تیا دەکەم سعات چەند کورە دەوری 3 و 4 7 و 8 بەیانی 7 بۆ 8 ئەو هێشتا خۆی یەکلای نەکردوێتەوە ئەو سعاتە زۆر کاری تێدا دەکرێت دەبێت تۆ خۆ پارێزبی لەوەی کارەکانت دواخەی بەردەوام نەخشەی کارت هەبێ لەسەر نەخشە ژیان بەسەر بەرە نەک ئەوەندەش معقد بی ئەوەندەش ڕۆتین دەکرێت ئینسان جار شتێکیشی لەبیر دەچێتەوە ئینسان نسیانی هەیە نەخۆشی هەیە لە بیرچوونەوەت هەیە بەڵام بەگشتی هەوڵ بدە ئینسانێکی پابند بە بەو کاری پێت دەست پێدرێ پێت نەکرا بەجێ بێڵە دووەمیان هەمیشە ئیحذەری الڕیاء والسمعة بەردەوام هەوڵدان بۆ زۆر خۆبردنە پێشەوە لە کاتێکە لەبارت دانیە کارێکی خراپە ئینسان ئەگەر هەوڵی چوونە پێشەوە بدا و لە توانایدا هەبێ و خزمەت بکە کارێکی چاکە یوسف پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ بۆ خۆی داوا کرد ئینی حەفیظ عەلیم من بۆ ئەم کارە دەشێم ئەم وڵاتە بەرەو لە ناوچوون دەڕوا من هەم پیاوێکی زانام پسپۆڕی بواری ئابووریم هەمیش ئینسانێکی ئەمین و دەستپاکم با کاروباری و خەڵکە بەدەستی منەوە بێ مانیع نییە لەبار تا هەیە بڵێ وەڵڵاهی ئەم کارە بە من دەکرێت مادام پێم دەکرێت بۆ خۆمی لێ بدزمەوە بەڵام هەمیشە خۆ پارێزە لەوەی بەس بۆ ناو بچێ پێشەوە ئینسان بیەوێت ناوێک پۆستێک بەدەست بێنێ بەڵام ناوەڕۆکەکەی پوچەڵ بێ هەم خۆی تیادەچێ هەم گەلەکە تیادەچێ زۆر خەتەرە ئەگەر تێتا هەبوو پشتی تێمەکە ئەگەر تێتان نەبوو خۆ پارێزە لەوەی داوای شتێک بکەیت کە پێت ناکرێ کە ئیتۆ نییە کە خۆت دەناسی بۆیە ئەو کەسانە فوزەیلی کوڕی عیاض زانا و عالمی بەناوبانگی ئیسلام ئەو زاتە گەورە فەرموویەتی ما أحب أحد الرياسة إلا أحب ذكر الناس بالنقائص والعيوب ليتميزه بالكمال ويكره أن يذكر الناس أحدا عنده بخير ومن عشق الرياسة فقد تودع من صلاحه هر کەسێ حەسبکە دایمە خۆی بەرێتە پێشەوە بەردەوام ئەو لە پێشەوە بێ بەردەوام ئەو لە لووتکەدا بێ یەکێ لە نیشانەکانی ئەوەیە قەت حەز ناکە ناوی کەسی بە خێر بەلابەری بڵێ فڵان کەس چاکە ئەو چونکە قەت حەز ناکە منافیسیە بێ یەکسەر زەمی دەکە ناڵێ وەڵات ئەشەدبی لە پیاوێکی بەڕێزە وەڵی ئافرەتێکی دەزڕەنگینە وەڵی ڕاست دەکەی کەسێکی شیاوە چونکە ڕقی لە هەموو کەسە دەوێت ئیلا خۆی هەبێ هەموو مواسەفاتی چاکە لە کەسێکە هەبێ ئیلا ئەو خۆی لێ دەزێتەوە خۆی یعنی دەیشکێنێ بڵێ فڵان کەس چاکە ئەو ئیلا خراپەیەکی لێ دۆزێتەوە بۆ ئەوەی کە منافیسی نەبێت بەڵێ بەڕێزان دەفەرمێ هەر کەسێکت بینی حەزی بەردەوام بۆ بوو کە لە پێشەوە بێ جا حەقی بێ حەقی نەبێ دەفەرمێ واز لە سەلاحیەتی بێنە خوا حافیزی لێ بکە ئەو کەسە قەت چاک نابێ بۆیە عەرزم کردن ئەگەر سیفاتێکت تێدایە و دەتوانی خزمەتێک بکەی خۆمە دزەوە ئەگەر سیفاتێکت تێدانێ و تەنها بتەوێ هەر ناو دەرکەی ئەوە بەڕاستی چاک نابی ئەوە خۆتی لێ پارێزە یەکێکە لە شکستەکانت دواتر لە کارا سەرکەوتوو نابی سێمیان تەجەنب التەذەمر والتەشەکی دایمە هەوڵ بدە ئینسانێک مەبە هەر دەم بە هاوار بی هەر ناڕازی بی کەسانێکن لەگەڵ ڕێز و حرمەتی تایبەتین بۆ جەنابتانی ئامادەبوان بیسەران و بینەرانی ئەم وتارە لە ژیانە نایان بینی قەت ڕازی بن بەردەوامی خوا ڕەخنەگرە سەرما بێ هەر قەڵسە گەرما بێ هەر ناڕەحەتە پارە زۆر بێ هەر ناڕەحەتە قەیران بێ هەر ناڕەحەتە دایمە فێر بووە هەر دەم بە هاوارە هەر دەم بەر ناڕازی بوونە ئەو هەموو جوانیە ببینێ چاوی نایبینێت دەگەڕێ کام خاڵی بچووکە دەی بەخوا ژیانی ئەم دنیای بۆ بەڕێزان بۆ هیچ کەس بەهەژ نییە تۆ بتەوێ ئێستا ئەم مزگەوتە حەد چەندی سەیری کەی بتەوێ هیچ کەم و کوڕێکی تێنێ ئیلا بە خاڵەکار هەبێ ئەمە ئێرە بەهەژ نییە جا تۆ ئەم هەموو جوانیە نەبینی بگەڕی داخۆ پوشکەیەک لە شوێنێکە نەکەوتووە داخۆ شوێنێک بە حاڵ پیس نەبووە ناکرێەوە لە ماڵەکەی خۆتە خوای گەورە خانوویەکی پێبەخشیوی
ئافرەتی وا هەیە خانوویەکی پشکۆلەی هەیە دایمە دەست بە دوعا یا ڕەبی خوا سوپاس بۆ تۆ چانێت کرێکی خەڵگنین ماڵی خۆمانە هەزار جا بڕۆ ماڵەکەی هەست بە مرتاحی دەکەی ئەوەندە شکرانە بژێرە ئیواش هەیە لە کۆشکا بێت دایمە هاوارێتی خانەکەی بچوو بێڵە تخۆکەی خانووە هەر فەوتین کورە هەر میوانێکمان بێ حیامان دەچێت هەر نازان مناڵێک لەکوێ بخەوێ خانووەکەی گەورە بێڵە جە تخواوەکەی حاڵە کورە هەر پا نابێتەوە ئێمە ئەم هەموو خانووە گەورەمان بۆچی بوو نازانی مێردەی داما و نازانێ بە کامیان بڕوا بکە بە کامیان ڕازی بێ بۆیە ژن و مێر بەرامبەر بە یەکتر هەوڵ بدەن خۆپارێز بن لەوەی دایمە بۆڵیان بێ بەرامبەر بە یەکتر کارمەندی لە شەریکەیەکە دایمە هاوارت بێ ئیشەکان ناکرێ و بەوە بناسرەی بکڕوزیتەوە ئاکرداواری خۆمان وشەی کڕوزانەوەی بۆ بەکاردێن هیوا هەیە زۆر دەوڵەمەندە دایمە دەکڕوزێتەوە کە چاوت پێکڵی لەوانەیە هەمومان لە برسانە بمرین قڕ بەسەرم ئەو وابێ من چی فێر بووە دایمە دەکڕوزێتەوە هیوا هەیە لەشیشی ساغا هەر بە حاڵ تۆزە سەری بێشە دەبێت گەڕەکێک بزانێ دەیکاب لە فەیسبووکە بڵاوی دەکاتەوە ئەمڕۆ تۆزە نەخۆش بووم کاگە هەموو خەڵک لە ئەم هەموو ژیانە ئێوە هەموو ڕۆژناویەکە ساغ بووی سوپاس بۆ خوای گەورە ئەوەندە دایمە مەکڕوزێرەوە خۆ کڕوزانەوە لە کەسایەتی دێنێتە خوارێ بەڵکو بەلکون سامیتەن محتەسیبەن دڵنیا بە ژیان ناخۆشی تێدایە گرفتی تێدایە ناڕەحەتی تێدایە کەسێک بە زۆر کڕوزانەوە مەکە دەم بە هاوار مەبە دان بە خۆتا بگرێت داوای پاداش لە خوا بکە یەقینت هەبێ هەموو نەخۆشیێک پاداشی لای خوای هەیە هەموو ناخۆشیێک پاداشتی لای خوا هەیە هەموو خەمێک کە بەسەر دڵ تادێ ئیلا خوا ئەجرێکت دەداتەوە گوناهێکت لێ هەڵدەوەرێنێ دەی عەبد چی پێ دەکرێت ئێستا من چیم پێ دەکرێت بۆ جەنابەت چیم پێ دەکرێت ئەگەر دوعایەکی خێر بکەم ئەتوانم نەخۆشیەکانت چارەسەرکەم ئەتوانم گرفتەکانت چارەسەرکەم هاوڕێکەشت هەروە خەڵکی مزگەوت و گەڕەکەکەش هەروە بۆیە سامیتەن محتەسیبەن دایمە کەسێکی خۆڕاگر بە و پاشان هەمیشە داوای پاداش لە خوا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی بوخاریە فەرمووی دڕکێک دڕک ئەوا دەست دەبێت بۆ گوڵەباخێک لێ کەیتەوانێت دەستە دەچزێت بە دڕکێکە پەنجەت بە حاڵ ئازاری هەبوو ئیلا بڵێ خوا پاداش شتێکم لە تۆ دەوێت خوا ئەجرێکت بۆ دەنووسێ گوناهێک لە کۆڵ دەکاتەوە دەی تۆ هەر قازانجت کردووە بۆیە بەردەوام مەکڕوزیەوە لە ژیانە ئەو کەسانی کە هەمیشە دەکڕوزێنەوە دایمە ناڵە ناڵیانە خەڵک خۆیان لێ دەپارێزێ ئەڵێ ئەی هاوار فڵان کەس هاتەوە بەخوا دیسان ژیانمان لێ تاڵ دەکاتەوە لەوانە مەبە با سەرکەوتوبی ئیاکە والئینقیطاع عن العمل خاڵی چوارم بۆی کەسێکی سەرکەوتوبی لە ژیانەوە بەرهەمەکانی دنیا و قیامەتت پارێزراو بن خۆشەویستەکەم هەوڵ بدەن لە کاری خێر دامە بڕێ بەردەوام بە لە خواپەرستی و عیبادەتدا الحەمدولیلا ئێستا ئەم شەوانە ڕوود لە ماڵی خوا کردووە و شەو نوێژت کردووە هەوڵ بدە با کەمێکی لێ بمێنێ بە دڵنیاییەوە خۆش داوای لێ نەکردوین ساڵ 12 مانگۆ و ڕەمەزان بێ قەت ئەی بۆ ڕەمەزان تایبەت کراوانیە ئەگە ساڵ 12 مانگۆ و ڕەمەزان تۆ عیبادەتت کردایە دەبووە هەر ساڵ 12 کە ڕەمەزان بوویایە خوا داوای لێ کردووی هەموو ڕۆژە بە ڕۆژوبی هەر لە دوێ ڕەمەزان پێشی خۆش نییە ئەو عیبادەتانەی پێ خۆش نییە تۆ ساڵ 12 مانگ جێژنەکانی لێ دەرچی هەموو ڕۆژە بە ڕۆژوبی بەڵام دەی ئازا بە دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوبە 5 ڕۆژ بۆ خۆت 2 ڕۆژیان عیبادەتی ڕۆژوو بکە کاکە 1 ڕۆژیان بیکەلانی کەم بەڵام لە ڕۆژوودا مەبڕێ حتا بەیانی لە مزگەوتابی ئەی کار ئەی کەسابەت ئەی خێزان ئەی منداڵ دوا دەکەوی نا تا ڕەمەزان الحەمدولە ئەم شەو نوێژانە تاقەیەکی بەهێزت پێ دەبەخشن بەڵام هەوڵ بدە لەمە دوای نوێژی بیانیانن نەفەوتێ هەوڵ بدە لانی کەم 10 دقە حەد 10 دقە سعاتەکەت مۆبایلەکەت جەرەسەکەت دابنێ چارەگێکی بمێنێ هەستی بە 5 دقە دەست نوێژێک بگرە و دوور کەس شەو نوێژ بکە خێرا بابانگی بەیانی بێ ئەو دوور کاتە پارێزگاری لێ بکە لە کاری سەردان و سیلەی ڕەحمدا ئێمە بەوا فێر بووین جاری وا هەیە بەردەوام ڕۆژی وا 10 جار تەلەفۆن بۆ یەکتر دەکەین کە لێک دابڕین ساڵ و ساڵ تەلەفۆن بۆ یەکتر ناکەین خزمی وا هەیە هەموو هەفتان شەوێک دەچێت بۆ ماڵی خزمەکەی کە دەنگی لێ دابڕی 2 ساڵ ناچێ ناوا مەبە ئەو تەلەفۆنە مانگی 1 جار هەواڵپرسی بکەی بە نامەیەکی موبایل بێت لە کەسێک لە خزمێکت بەڵام بەردەوام بێت جوانتر نێت خوالەوەی کەوا هەفتەیەک هەموو ڕۆژە بێ ئەمجا ساڵێک لێی نەپرسی ساڵی ئەگەر لە جەژنەکانە سەردانی خزمێکت بکەی مەرحەباییەکی بکەی بەڵام هەموو کاتەکان وابی باشترە لەوەی کە مانگی جارێک چوبی ئەمجا بەردەوام پشتی تێکی وازی لێبێنی بەردەوامێکی کەمێکی بەردەوام خوا ئەمەی زۆر پێخۆشە خوێندکارێکە سەعی دەکە زۆر جا خوێندکارەکانی ئێمە قوتابیەکانی ئێمە تەلەبەکانی ئێمە بەوە سەرکەوتو نابن کە دەست دەکا بە سەعیکردن ئەوەندە لێی گەرمە کوڕە با بڵێ ودیای مێشکرد بە ئیسراحەتێک بە خۆت بێت ناوەڵڵا ئەو کتێبە دانانێ
وڵا کە پشتی تێکرد و کتێبی فڕێدا ئەمجا دەست ناکاتەوە بە سەعی سار دەبێتەوە بەردەوام بە لە سەعیکردن ڕۆژی 1 سعات بەردەوام کۆشش بکە بخوێنە ئەی قوتابی خۆشەویست وەڵڵای کەسێکی سەرکەوتو دەبی بەڵام ڕۆژانەکەت بەردەوام بێ نەک ڕۆژێکیان 10 سعات کتێب دانەنەی ئەمجا هەفتەیەک پشتی لێ بکەیتەوە تاقەتی سەعیکردن نەمێنێ زۆر بەی قوتابیان ڕۆژانە گرفتم هەیە لەگەڵیان مامۆستا تاقەتی سەعیم نەماوە یەکاکە منی ژوان بەرەو گەرما دەڕۆی تۆزە خاو دەبیتەوە بەڵام ئەو بەرنامەی کە دادناوە هەوڵ بدە ئەو سعاتە بەردەوام سەعی خۆت بکە شوش بدە بەڵام ڕۆژێکیان 20 سعات سەعی مەکە دواتر پشت لە سەعیکردنەکەت بکەیت ئەزیزانم لە خوێندنەوەی کتێبدا ئێمە بەردەوام دەڵێن ئەم میلەتە کاتێ پێش دەکەوێت بخوێنێتەوە هەموو گەلانی دنیا بەوە پێشکەوتن کە کتێب واز لێ نایەنن و ئەو مۆبایلەی بە جەنابتە خەڵکی ئەوروپی پێی نییە من سەفەرم نەکردو خۆ جەنابتان بینیوتانە کابرا لە قیتارەدا نیشە کتێبێکی خۆی پێێت لە وێزگەی پاسەدا نیشە شتەی نامیرکەیەکی پێەیە بچێتە لای دکتۆر تا سەریدا کتێبێکی پێ هەر دەخوێنێتەوە خۆ ئەویش وەک تۆ مۆبایلی پێیە خۆ لە پێش تۆ پێی بووە نەهێشتۆ ئەلکترۆنیات وازی پێ لە کتێب بێنێ کتێب لە وڵاتی ئێمەدا هەر تەواو ئیهمال کرا هەر یەکێک لە جەنابتان لە خۆی پرسێ جاریەوە لە ساڵێکە کتێبێکی نەخوێندوێتەوە ئەم بەڵام جاری وا وتارێک دەبیستێ وەڵڵی لەم شەوە دەست دەکەم بە خوێندنەوە 1 هەفتە تەواو کتێبێک دەخوێنێتەوە بەڵام ئەمجا کە داینا ساڵش کە ناخوێنێتەوە نە ئەوامە بە هەوڵ بدە ڕۆژانە خوێنەرێکی بەردەوامی کارا بە ڕۆژی من 2 لاپەڕە دەخوێنمەوە بەڵام هەموو ڕۆژە دەبێ بیخوێنمەوە لە ڕەمەزانە ختمی قورئان دەکەین دایمە قورئانەکەمان پێیە خەڵک هەیە 3 ختمیش 4 دەکات زۆر پیرۆزە بەڵام حیف تا ساڵش قورئانەکە پێوە دەدا من دەڵێم ڕەمەزان نیو ختمت کرد بێ بەڵام هەموو ڕۆژێ لاپەڕەیەکی قورئان بخوێنە هەر لەمەودا جەنابتان بیکەنە عادەت 1 ڕۆژ نەبێت تۆ لاپەڕەیەکی قورئان نەخوێنی ئەو لاپەڕەیە چەند دەقە دەخایەنێ بڕواتان بێت 2 دقە تۆ بڵێ 5 دقە بە تەجوید وەکو مامۆستاکاران و مامۆستای من بە هێواشی بە ڕوونی بیخوێنە 5 دقەت پێدەچێت تۆ ڕۆژی ئەو 5 دقەیە ئەزانی چەند خۆشە ئەهلی قورئانی حتا ساڵش کە ڕەمەزان تۆ لە قورئاندا نەبڕایی بەڵام عەرزت دەکەم تۆ دایمە قورئانەکەت پێیە ڕۆژێک 2 ڕۆژ دوایی کە پێتەوەدا ئەمجا نایکەیتەوە بە مانگ ئەمە باش نییە ئەمە کارێکی باش نییە لە بەخشیندا هیوا هەیە کە دڵی گەرم دەبێ بە ملیۆن دینار دەکا بەخێر بەڵام ئەمجا بە ساڵش کرد 500 لەدەست دەرنایە تۆ ئەگەر ڕۆژی 1000 دینار بکەی بەخێر بەڵام کارەکەت بەردەوام بێ داخیلەیەک دانەی خوایە بەقەدەر توانای خۆم ڕەم بە هەیە 1000 دینارەکەش بۆی زۆر بێ 250 دینار خوای گەورە ئەو کەمەت بە زۆر لێ قبوڵ دەکا بەڵام من ڕۆژی داخیلەیەک دادەنێم بەقەدەر توانای خۆم 250 تێکردووە هەیە 250 دینارەکە بۆ تۆ بەقەدەر 100 دلاری خەڵک کولفە دەخاتە سەر گیرفانت چونکە ڕۆژی لەوازێت 10,000 واریداتی تۆ بێ کەسێکی کە ڕۆژی 100 دلاری دەست دەکەوێت با 10,000 بخاتە ناو قاسەکەی کە قاپێکەوە داخیلەیەکەوە بەڵام بەردەوام بە ئەم کەمە خوا زۆر پێی خۆشە تۆ بەردەوام بەخشندەی دایمە دڵت خۆشە لە هەموو کارەکانی دنیا بۆ دین و ژینت ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە بوخاری مسلمە هاتووە بکە بە بەرنامەی ژیان ئەحەب العەمەل إلی الله ئەدوەمه وئین قەلە خۆشەویستترین کردەوە لە لای خوا ئەوەیە بەردەوام بێ با کەمیش بێ ئەو کەمەی کە بەردەوامە خوا زۆری پێخۆشە لە ئەم شەوە جەنابە لەم کۆتایی ڕەمەزانەوە بەردەوام بە هەر کارێکی هەیە با کەمێکی هەر لێ بمێنێتەوە بەڵام بەردەوام بە لەسەری مادام کارەکە خێرە بۆ دنیات بۆ دینت بۆ ژینت ئیمامی ئیبن القەیم جەوزی ڕەحمەتی خوا لێ بێ ئەو زانا گەورەی ئیسلام کە تەلەبەی شێخ الئیسلام ئیبن تەیمیە بۆ دەفەرمێ العەبد سائر لا واقف الله چەند قسەیەکی جوانە مرۆڤ کەسێکی جوڵەیە جوڵندەیە بەردەوام دەجوڵێ نابێ بوەستێ فإما إلى فوق وإما إلى أسفل مرۆڤ بەردەوام یان بەرز دەبێتەوە یان نزم دەبێتەوە خاڵێکیانی ئەوەیە ڕۆژانە تۆ هەستی خۆت ڕاگرە یان بەرز دەبیتەوە یان نزم دەبیتەوە وەکو چی ئەم بواران ئەوە دین و ئیمانەکەتە ئەم دین و ئیمانە هەند جارە ئێمە شەوانێک جاری وا لە کاتی قونوتی مامۆستادا دڵمانگەرم دەبێت فرمێسک بە چاوتا دێ شەحنی ئیمانیت چۆنت خوا ها فول بوو بەرز بووە هەر خۆت هەز دەکەی خەریکە باڵت لێ دەگرێ و بەرەو ئاسمان دەڕۆی هەز بە لەش سووکی دەکەی ئەو جەستە قورسەی جاران نەماوە کە بەرەو خاگڕات دەبڕێت جاری وا لە وتارەکە دادەنیشی هەستێکی ئیمانی بەهێزت بۆ دروست دەبێت ئێمە ڕۆژانە ئەم حاڵەتانە دەبینین جاوە شەرنێ بەردەوام ئەو ئیمانت هەر بەرەو بەرزی بڕوە بجاریا بەرەو خوارەوە دێتەوە ها کەس دەبێت خەریکە دەڕواتەوە ناو زەویەوە هەڵدەستی دەفێت دوڕکان نوێش بکەی ئەم دەستەیە فێری خاک بووە ئای کە ناڕەحەت هەڵدەستێ لەگەڵ تا بەڵام کاتێک کە ئیمانەکە بەرز بەوە حەز دەکەی ئەگەر نەخۆش نەبی ئەو شەو نوێژە کۆتایی پێ نایە ئەو قورئان خوێندنە کۆتایی پێ نایە بەرز بوویتەوە
خێرێکت کردو ئەوەندە شادمانی سەیەکەی ئەو ئیمانە چۆن فڕیوە جاری واشێتەوە خێرێک بکە ئیمانەکە لاوازات دەست دەبەی دەی دەکەی بە پێنجی دەکەی بە تاک هەزاری هەتا هەزاری دەکەی بە 500 بۆ 250 دەلێی گەڕێ کورە دەدوایی کورە خۆ هەر شەر من نیم کاکە خۆ خەڵکیکەش هەیە کورە خۆ فەقیر خوا بۆ منی دروست نەکردووە ئیمانەکە دێتە خوارەوە شەحنەکە دێتە خوارەوە دنیا بە ئەم دڵنیا بە بەڕێزم بزانە ئیمان ئاوایە بەردەوام لە بەرزی و لە نزمیدایە خوش داوای لێ نەکردووی هەر لە بەرزیدا بێ بەخوا دێشتە خوارە بەڵام هەوڵ بدە شەحنی موبایلەکەت کە هاتەوە سەر پێنجوانە فریای کەوبان نەکوژێتەوە گرنگەوەیە نەکوژێتەوە کە نزیک سەتیش بوو یا بە دوایی شێت ناوی بە ئەولیا لەوێش تۆزە بوەستە خۆت بناسە ئەو پلەی خۆشت تەواوە ئیمان خۆ هەرچەند بەرز بێ هەر فەزلی خوای پەروەردگارە بەڵام دڵنیا بە جارجاریش دێتە خوارێ مەترسە ئەو تۆزە هاتنە خوارەوە مەترسی نییە دەفەرمێەوە ئیما إلى الأمام وإما إلى الوراء ژیانیش بەشێکی یان چوونە پێشەوەیان هاتنە دوانەوەی وەکو چیوەکو ژیان لەلایەنی خواناسیەوە بەرزی و نزمی لەلایەنی ژیانی دنیاییەوە پێشەوە و دواوە جاری وای لە کاروبارەکانتدا زۆر لە پێشەوەی دڵت پێ خۆش بێ بەڵام ئەگەر جارێکیش دواکەوتی شکست مەخ ئەوە بە شکست نییە ئەوە شکست نییە سروشتی ژیان وایە جاری وایە لە کاروبارەکانتدا زۆر باش دەڕۆیتە پێشەوە بەڵام دڵنیاش بە جارجارانێکیش بەرەو هیندەوە دێ هەموو دەمێ هەر بەهار نابێ هەموو کار و کەسابەتێک هەموو پیشەیەک بەهاری هەیە و پاییزی هەیە جاریوا بەهاری کارەکەتە زۆر چاک ڕۆشتویە پێشەوە جاریوا بەخوا پاییز و گەڵا ڕێزانیشی هەیە تۆزە بەرەو دواوە دەگەڕێیتەوە بۆیە ئەمە بە سروشتی وەرگرە بەڵام گرنگ ئەوەیە نەوەستی لە ژیاندا نەوەستی لە ئیماندا خوا چی فەرموو لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر لسورة المدثر آياتي 37 باسي پێشکەوتن یان دواکەوتن بەڵام ئەو یەتەوەقەف هەیە لە قورئاندا نییە کە وەستای یعنی مردی ئەها دەڵێن هێڵی دڵ ئاوایە کاتێک خەتەکە ڕێک بوو یعنی نەخۆشەکە چی لەهات نیشانەی نەخۆشیەکەیەوە کە مرد دکتۆر سەیری دەکا هێڵەکان ئاوا تا بجوڵیان جێگای دڵخۆشیە کە هێڵەکە ڕاست بوو ئەڵێن تەواو بوو خوا عەفویکە پەردەیەکی بەسەرادان ژیانی ئێمە ژوایە ئەگەر وەستای تەواو بووی بەڵام دڵنیا بە ئیمان بەرز دەبێت نزم دەبێت ژیانت پێش دەکەوی دیتە دواوە بە ئاسایی بە سروشتی وەریگرە بەس گرنگەوەیە هەوڵ دەخۆشەویستم نەوەستی پێنجەمیان تجنب الحقد والحسد والكبر وطهر قلبك بەردەوام سینەت خاوێنکەوە لە چی لە حقد ئەوەیە ڕقێکت هەیە ڕۆژ بە ڕۆژ لێی زیاد دەکەی ڕۆژ بە ڕۆژ ئەم ڕقا پەردەیەشکەی تێوە دەپێچی جەنابەدا گڕۆڵەیەکت بینیوە کوردەواری لە زمانی شیرینی کوردە پێڵەن گڕۆڵە چییە داوێکە یەک تۆزلێکی داڵێنی یەک تۆزێکە بە قەدەر سەر پەنجەیەکی لێدێ دوای هەر ئەو داوەلەی باڵێنە گڕۆڵەکە چەندی لێدێ ئەوەندەی لێدێ حقت ئاوایە شتێک هەیە لە دڵتا ڕۆژ بە ڕۆژ مەلەفێکت زیاد کرد بۆی پەڕێکت بۆ زیاد کرد وای لێدێ لە سینەتا جێی نابێتەوە هێندە قرس دەبێ خەریکە سنگت دەتەقێنێ خۆت پارێزە لە حقت خۆت پارێزە لە حەسوودی ئەوەیە قەت بە چاکەی خەڵک دڵت خۆش نەبێ هەر کەسێک ببینی لە پێشکەوتنە ئیلا تو ئازارێکی پێ بخۆی پەنا بەخوا لەو نەخۆشیە یا ڕەبی خوا لە حەسوودی بمان پارێزی حەسوودی گەورەترین گرفتی نەخۆشی دەرونیە هەر کەسێکت بینی خوا خێرێکی لەگەڵا کردووە ئیلا تو ئازارێکت پێ بگە ئەوە قەت خۆشی بە خۆتەوە نابینی چونکە بەخوا ئەو خەڵکە خوا هەر خۆشیان بەسەرا دەبارێنێ بەڵام خۆت لە یاد کردووە نەدبینیوە خوا ئەوەی بە خەڵکیشی داوە بە تۆشی داوە بەڵام هی تۆ لە بوارێکی کەدایە بەخوا خوای گەورە عەدلە یەکێ لە ناوەکانی پەروەردگار العەدلە ئەو بەڕێزە پارەیەکی زۆری داوەتێ خوای گەورە جەستەی تۆی ساغ کردووە ئەو جەستە ساغەی تۆ قەت بە پارە ناگۆڕدرێتەوە بۆیە جارجار نەخۆش دەبین کە نەخۆش دەبی و لە جێگا دەکەوێت خوایە گیان بەس دشم ساغ بێ کوڕە هەر هیچی تریج نییە هەر نانی وشکی دەخۆم و بەس جەستەم ساغ بێ جا من هەموو سفرەکەم هەرچی خواردنی خۆشی دنیا لەسەری بێ تو خوا بە نەخۆشیەوە تامی هەیە نا خوا جەستەی تۆی ساغ کردووە بەڵام تۆی خۆتن نەبینیوە ئەو کۆشکێک و ڤێلایەکی هەیە کوڵاو جامانەکەت دەکەوێتە خوارە ئاوا ناتوانانی سەیریکەی بەڵام خوا منداڵەکانی تۆی ساڵح کردووە خوا لە 100 مەتریە کابی ئەولادەکان دیوارە بێن دەستت ماسکن خۆشترە یان خانوەکە 10,000 مەتر بێ و باخەکەت نازام چەند هێکتار بێ هەرچی میوە بێ تێدا بێ بەڵام منداڵەکان حیسابی تاکە پێڵاوێکت لە ڕێەوە بۆ نەکەن خوا کامیان گەورەترە بەخوا هەژارێکی خۆت کە منداڵەکان ساڵحن کە ڕوو لە خوان کە دەستت ماس دەکەن
کە بە بابەتگیان دایگیان بانگت دەکەن بەس تۆی خۆت نابینی ئای فڵان کەس چی هەیە ئەی خۆت خوا داوێشتی بە تۆ خوا ئەلعەدلە هەمومانی وەکو یەک بەش داوە وەڵڵاهی یەقینتان هەبێ کەسمان لە کەسمان دەوڵەمەندتر نین بەس دەوێت چاوی مرۆڤ جای مە بەردەوام شتەکانی باشی بەرامبەر دەبینێوی خۆی لە یاد کردووە ئەینا خوا ئەلعەدلە بە یەکسانیەک تەوزیعی کردووە بیخەیتە تەرازوەوە هەمومان وەکو یەکمان پێدراوە حەسوود ئەوە نابینێ حەسوود نەخۆشی دەرونی هەیە هەر کەسێک کە دەیبینێ شتێکی هەیە ئیلا ئازارێکی پێدەگا دڵت خاوێن کەوەلەوە کیبر خۆ بەزلزانین ئینسان پەنا بەخوا وای لێبێ خەڵکی بەلاوە سووک بێ دایمە خۆت لە ئاسمان ببینی و خەڵکی بە مێرولە لەسەر زەویدا ئەوەش نەخۆشیێکی دەرونیە خۆت بە ڕەفیقی کەس نەزانی وابزانی کەس هیچ نییە ئیلا تۆ نەبێ وای ئیمامی غەزالی هەزار ڕەحمەتی خوای لێبێ ئەو پێشەوا فەیلسوفە گەورەی ئیسلام ئیمامی غەزالی فەرموویەتی ئەلقەلب بەیتون خەڵکی نەبزانن دڵ ئەو دڵە کە لە سینەتایە ماڵ خانووە وهو منزل الملائكة ومهبط أثرهم بردوام أم دڵە مەلایکەتی خوا ڕووی تێدەکەن شوێنی مانەوەیانە ومحل استقرارهم دەیانەوێت لە دڵ تا جێگیر بن ئەها جاری وا دڵ زۆر خۆشە زۆر دڵت پاکە ڕقل لە کەس نییە کیبرن نییە حەسوودی نییە تخوا هەز ناکەی خۆت هەز ناکەی چەند دڵت خۆشە ئەوە مەلایکە لە ناو دڵتایە ئەوە نیشانەوەی مەلایکەتەکانی خوا میوانی دڵتن بۆیە ئەوەنە دڵت خۆشە بۆیە ئەوەنە سینەت وشادە بۆیە ئەوەندە مرتاحی لە ژیاندا والصفات الرديئة صفات خراپەکان وەکو تووڕەیی وەکو ئارەزووبازی وەکو حقد و ڕق وەکو حەسوودی وەکو کبر وەکو عجب بەخۆنازین ئەو ئینسان ئەوەندە بەخۆی بنازێ لە فەمە کیلاب النابحة ئەوانە سەگێکن دەوەڕن سەگێکی پەلاماردەری بەردەوام لە وەڕیندان فأنا تدخله الملائكة وهو مشحون بالكلاب چخوا چۆن مەلایکەت دەچێتە ماڵێکەوە پڕپڕ بێ لە سەگ ئەسای وا پرسیاری وەمان لێ دەکا پرسیارەکەی شەرعیە مامۆستا دەبێت سەگت هەبێ خراپ بێ لە حەدیثی صحیحە هاتووە ماڵێک سەگی تێدا بێ نە سەگی ڕاو بێ نە سەگی پاس بێ نە سەگی هیچ بێ هیچ پێویستێکت بە سەگ نەبێ شێرێک لەبەر دەرگادا نابێ هەرچی بێدا ڕۆی پەلاماریدا دڵی خەڵک ڕاچەنێ مەلایکەت ناچێتەوە ماڵەوە ئەو سەگە کاری خۆی هەیە لەسەر زەویدا لە ژینگەی خۆیدا تۆ بۆ سوود بەکاری بێنە بەڵام تۆ ئەو سەگت بۆ چێوە ئازادانی خەڵک ئەم پرسیارە جوانە ئیمامی غەزالی دەفەرمێ بەڵام تووڕەبوون و هەڵچوون و حاقیدی و حەسوودی و کیبر و عجب و ئەوانە سەگن دەچنە ناو دڵی ئینسانەوە هەر دڵێک ئەمانەی تێدا بێ مەلایکەت ڕووی تێناکە بۆیە وەختێ ئەمانە دێنە دڵتەوە سەی چەند دڵت تەنگە ئەو مەلایکەتەکان ڕایان کردووە لە دڵتا وریابە وەکو چۆن دەپرسی کە ماڵێک سەگی تێدا بێ مەلایکەت ڕووی تێناکە ماڵی دڵی شت پارێزراوکە لەو سەگانەی کە بەردەوام بوەڕن تێیدا چونکە مەلایکەت ڕووی تێناکەن وە هەر وەختێ دڵت ئەمانەی تێدا بوو سەر هەز بە دڵتەنگی دەکەی لە هیچت کەم نییە کەچی خۆش ناژی دڵت خۆش نییە خۆشی دنیات هەیە کەچی دڵت خۆش نییە ئەوە نیشانەیە دڵت پانەبووتەوە زۆر ئاگادار بین بەڕێزان شەشەم خاڵ ابتعد عن مواقف التهم بەردەوام تۆ کەسێکی پاکی الحەمدولله خۆت دەناسی بەڵام هەر بە ئەوەندەی کە خۆت دەناسی کەسێکی پاکی ئیکتیفا مەکە بەس نییە خۆ پارێزە لەو شوێنانەی کە جێگەی گومانن چونکە ئینسانەکان لە کۆمەڵگادا یا منافقی دڵ نەخۆشن یا موسڵمانی ساویلکەن منافقی دڵ نەخۆش دایمە گومانی خراپ بە خەڵک دەبا هەمیشە گومانی خراپ بە خەڵک دەبا موسڵمانی ساویلکەش ئەو منافقە گومانەکەی بڵاو کردوێتەوە موسڵمانی ساویلکەی داماویش وەڵای ڕاز دەکەی جا دنیا لەوانە خاڵی نییە یا منافقێکی دڵ نەخۆشە یا موسڵمانێکی ساویلکەی بەسە زمانە بۆیە ئاگادار بە چاوەکانت لەسەرن علەمای ئێمە ئەو زەمانە لە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەیان دەرێناوە ابتعد عن مواقف التهم بەردەوام لە شوێنێک کە تۆمەتت تیا بۆ دروستکرێ خۆ پارێزە گەڕێکێک لەگەڵ ڕێزم بۆ هەموو گەڕەک و ماڵێک شوێنێک سەمعی باش نییە سیتیەک سەمعی باش نییە لە ناو خەڵکا ڕۆیشتووە وتێلێک خەڵک تویان منافق ڕێن بە وایوت پێ موسڵمانێکی ساویل کەش بڕوای کردووە سەمعەیەکی باشی نییە ئەو شوێنە کە خەڵکی خراپی لێ نەبێ تۆ بە سارش پەیدا مەڕۆ سیتی ئەو شارە هاتە دەرەوە لەوە ئەچێ دەبێ بۆ فڵانشن نەچوو بێ وەکو باسی دەکەن خۆش هیچی نەدیوە من تۆ حەقمان چێ بەسەرەوە تۆ ئەگەر ڕازەکەی خۆت مەچۆ کە دەیزانی دیارە مێشکت بۆ شتێک دەڕوا ئەی بۆ من نازانم من زۆربەی خاڵ تویانە دوول لە ڕوتان ئەو وشەیە زۆر ناشێنە کاری بەدڕەوشتی لە شارەکاندا ئەوەندە زۆر بووە
لە هەموو عمرمە لەو شاری لێ ژیاوم بەدڕەوشتیم نەبیست و هەبێت چونکە حەز بۆ خۆت بە دویانە گەڕاوی کابرای کەش کون بە کون دەزانێ ئەوە دیارە خەلەلێک لە مێشکی هەیە بۆی دەگەڕێ حەز دەکات لە چ شوێنێک لە چ وتێلێک لە فڵان شوێنە هەیە دایمە دنیا بە هەمووی بە خراپە دەبینێ بۆیە ئەزانیت ناو و سومعی شوێنێک باز نییە پێیدا مەڕۆ کەسێک بە ڕیباخۆر ناسراوە لە بازاڕە دایمە مامەڵەکانی ڕیبای تێدایە حەڵاڵ خۆر نییە کەسێکی باش نییە و بە سومعانیە نزیکیشی مەکەوە بە نزیک دوکانەکەشیان مەڕۆ لەوە چێ خەڵک ببینێ بڵاو بەخوا فڵان کەس مامەڵەی لەگەڵا دەکات لەسەر سەمعەت دەکەوێت کەرامەتت پێی لەکەدار دەبێت خۆت بپارێزە ئافرەتێک ناوی وا ڕۆیشتۆ بەناو باش نابیندرێ خوشکێک خۆ لە ڕەفاقەتی پارێزێ ئیلا مەگە بەوە لێ نزیک بێتەوە ئیسلاحی حاڵی بکە بەڵام خۆ پارێزە لەو شوێنانەی کە تۆمەتیان تیا دروست دەبێت خۆ پارێزە با بچینە خزمەت حەدیثەکەی ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 2035 مسلم 2175 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیعتیکافی کرد دەشەوی کۆتایی لە ڕەمەزان لە مزگەوتا دەماوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام لە مزگەوتا بوو خۆی تون دەکردەوە ئەو دەشەوە لەگەڵ خێزانیشیان نەدەخەوت بەس چاوکچۆین لەگەڵا دەکردن خێزانەکانی سەردانیان دەکرد مەرحەبایی دەکردن پارە و پێداویستەکانی بژیانی بۆ دابین دەکردن ئەو دەشەوەی کۆتایی ڕەمەزان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیعتیکافی دەکرد لە مزگەوتا دەمایەوە یەکێ لە خازانە بەڕێزەکانی ئیشی بە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم چۆ خزمەتی ناوی خاتو صەفیە بوو خاتو صەفیە چۆ خزمەتی فتحدث عنه ساعة يك ساعة لخدمة پیغمبر صلى الله عليه وسلم لمزگەوتا مایەوە بەیەکەوە دانیشتن لە خێمە بچکۆلەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ناو مزگەوتا دانیشتنێکیان کرد و بەیەکەوەمانەوە ثم تنقلبوا ویستی بگەڕێتەوە بۆ ماڵەوە فقام النبي صلى الله عليه وسلم يقلبها أي يردها إلى منزلها پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حتا دەرگای مزگەوت لەگەڵی هات وەکو ڕێزێک بۆ خێزانی وەکو حرمەتێک بۆی تا دەرگای مزگەوت لەگەڵی هات بەڕێی کاتەوە سبحان الله شەو بوو حتى إذا بلغت باب المسجد شوبو لو كاتدا كجيشنا درجاي مزجوت مر رجلان من الأنصار دو صحابي في صلى الله عليه وسلم دو جنجلاو لمدينة كان جيشنا بدرجاي مزجوت بيدات يبارين فسلما على النبي صلى الله عليه وسلم سلام ينكر السلام خالي بي في غنبري صلى الله عليه وسلم سلام ينكر السلام عليكم سلام يعني لبي غنبرك صلى الله عليه وسلم تيبارين في غنبري فرموي على رسلكما بوستن پەلەمەکەن ئاوڕ بدەنەوە ببینن إنما هي الصفية ئەوە سەفیە خێزانمە وەرن سەیرکەن ئەوە خاتو سەفیە خێزانمە ئەو ژنەوە لەگەڵ ماوەستاوە لە دەرگاکەدا فقال سبحان الله يا رسول الله وكبر عليهما وتیان سبحان الله پێغەمبەری خوا ئەوە چ دەفەرمووی خوا نەخواستێمە گومانی خراپ بە جەنابەت بەرین بڵێن ئەم ژنە بەم تاریکە شەوە لە دەرگای مزگەوتا چییەکا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە چۆن شتی وا دەکەین چێ هەیە گومان بە پێغەمبەری خوا بەرێ صلی الله عليه وسلم لەسەر دڵیان قورس بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نا براکانم إن الشيطان يبلغ من ابن آدم مبلغ الدم وإني خشيت أن يقذف في قلوبكما شيئا فمن والله أم الشيطان شون خوين بناو الدماركاني لش إنسان ديو دروات جاري وآواتيك الله الدبه فمجاري أو الشيطان اللعينة آوا ديتناو خوين تو قماند ودروز دكات ديتناو دلكان تانوا منيش ترسام وإني خشيت من لخوم ترسام لأيوش ترسام لخوم ترسام تو مدبار كريم كالقل كاتك أو خيزان ما كالقل ما وستوا حلالي كي خوما هاو سري خوما الشيطان قمانك بش خاطر لي أو توشي بختانك تامكا هيت شيج نلي حر خاطري خراب زاريا بختان بزمان دكري بختاني شيء بدل دكري لدلوا قمان دوابت طبلي وعفرت الشيبو باشبوا لقد بيغمبر صلى الله عليه وسلم ليه واستابو ببيغمبري خاص صلى الله عليه وسلم أو ذاتك خوش شاهدي بودا الأسمان و كهرشي تشاكي وباشي أو توزيعي لك بس الزوي دا ولا لا خوا وقدا بزيوا أو وحي خواي بيه فموي ترسام شيطان شتك بخاطر دلتانوا بويا برزان جاري وهي حل لقل خيزاني خوتها لشوينك كبلادرك توش الدبي وناناس أو فلان كسا خاتو فلان كسي هاو سرما ناوي بڵێ وەژنەکەی خۆمە گەنجێکی لەگەڵ خوشکەکە تای تووشی برادەرێک دەبێ پێ بناسێنە ئەوە خاتو فلان کەسی خوشکمە خوا نەخواستە با گومانێکی خراپت پێ نەبا ئەم کچە چیەکا لەگەڵیا ئەوە دەبێ لەگەڵیا چۆن چوبێتە دەرەوە چۆن ناسیوێتی با بەوە خوشکەکەی خۆمە ئەوە هاوسەرە حەڵاڵەکەی خۆمە ئاوا بیناسێنە بۆی یان شوێنە گومانی تێدا هەبوو بەڕێزان بۆی مەچۆ ئەم شەیطانە لە ناو دەمارەکانی ئینسان ئادێ و دەچێ بەردەوام گومانی خراپ بۆ خەڵک دروست دەکە ئەگەر وا بووی سەمعەت پارێزراوە ئەم خاڵانە
ئەمە 6 خاڵم باس کرد زۆرن بۆ ئەوەی دینت پارێزراو بێ بۆ ئەوەی ژینت سەلامەت بێ یەک چاودێریام کەو لە ژیانی خۆتا بیان خە مەیدانی کارەوە وەڵا سەرکەوتوو دەبی کاتمان تەواو بوو وەختی شەو نوێژەکەمان بەویستی خوا دەست پێ دەکەینەوە ئەگە سپەی شەو ڕەمەزان یعنی دوو بانیش هەر ڕەمەزان بوو لە خزمەتتاندا زنجیرەکە بەویستی خوا تەواو دەکەین ئەگەر جێژن بوو هەل لە ئێستاوە جەژنتان پیرۆز بێ و تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی کەوا لەم ڕەمەزانەدا کردمان بە گەورەی خۆت خوا لێمان قبوڵ بفەرمووی لەگەڵ هەموو ئیمانداراندا یا ڕەبی خوای پەروەردگار کەم و کوڕیەکانمان بە ڕەحمی خۆت بۆ پڕکەیتەوە و چاوپۆشی لە هەڵەکانمان بکەی یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بە خێری بۆ بنێری ئەوەی دڵتەنگە یا ئەرحەم الراحیمین دڵی خۆشکەی ئەوەی کەوا گرفتارە بە هەر شێوازێکی گرفتاری خوای ڕزگاری کەی ئەوەی کەوا دڵتەنگێک بە سەد و دەرونی داهاتووە لەم ساتەدا لێت دەپاڕێمەوە خوایە ڕووناکێک بخەیتە دڵیەوە لەو ئازا لە ڕزگاری کەی خوای دڵ و دەروونمان پاکەیتەوە لە کیبر لە حەسوودی لە عوجب لە بەخۆنازین لە هەر شتێک کە شەیطان پێخۆشەوە لە ڕەحمان دوورمان دەخاتەوە خوای دڵ و دەرونێکی پاک و پوختمان بدەیتێ بەندەیەکی خۆناز بین کە چەند لاوازین ئەوەی هەمانە هی دەرگای ڕەحمەتی تۆیە خوای زۆرت پێبەخشیوین لە هەموو خۆشیەکان بۆمان زیادکەی خوای جان لە هەموو ناخۆشیەک و نەخۆشیەک بە ڕەحمی خۆت خۆمان خێزانمان منداڵمان تێگڕای مسلمانان و مرۆڤایەتی بەدوورکەی یا ڕەبی خوایە هەمیشە ماڵەکانی خۆت ئاوا بە گەرم و گوڕی بە جوانی ببینین یا ڕەبی خوایە هەمیشە کوردستانمان ئارام بێ یا ئەرحەم الراحیمین ئەوەندەی عیبادەتمان کە بۆ کرا بە ئارامی کوردستانەکەەوە بوو خوایە وڵاتمان نەشێوێ یا ڕەبی خوایە لە فیتنە و دووبەرەکی ناو خۆ بمان پارێزی لە ڕق لێبوون لە یەکتر بمان پارێزی لە نائارامی و دەستی تێکدەر خوای بمان پارێزی ئەم کوردستانە خوای هەموو جیهان یا ڕەبی خوای دەنگی تەقیتیان نەبیسترێ خوای دەنگی تەقینەوەی تێدا نەبیسترێ خەڵک ئازاد بێ بۆ عیبادەتی بۆ کار و کەسابەتی کوردستانێکی ئارام کوردستانێکی پڕ خێر و بەرەکەتمان هەبێ ئەوانەی کەوا حکمڕانی وڵاتن یا ڕەبی خوای چاکیان کەی ئیسلاحی حاڵیان بکەی دادپەروەر و دەست بەخێر و چاو بەخێریان کەی ئەوانەی کەوا چاکەی خەڵکیان دەوێ خوای چاکیان بۆ بکەی ئەوانەی کەوا باش نین تۆ هادی یا ئەرحەم الراحیمین هیدایەتی هەموو لایەکمان بدەی چی خێرە بیهێنی ڕێگامان لە هەموو شەڕێک یا ڕەبی خوا بە دوورمان کەی آمین آمین والحمد لله رب العالمين فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم